ئامادەکردن و بڵاوبوونەوەی کتێبێکی نوێ کە بۆشاییەکی گەورە لە کتێبخانەی کوردی و عێراقیشدا پڕکاتەوە، کتێبێکە کە هەزارەها سەرچاوی بەڵگە و تۆمار و زانیاریە کە چەندین زانیاری جگەلەوەی کە گێڕانەوەی مێژوویەکی دەقا و دەق وەک خۆی چەندەها بەڵگە ناماوە، چەندەها زانیاریشی تێدایە کە دەکرێت ببێتە سەرچاوەیەکی زۆر باش. قسە و باسی زیاتر لەسەر ئەم کتێباکەم بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد شارەزا لە بواری کتێبخانە و ئەرشیف. بەخێراتی مامۆستا، بەخێربی سەرچاو. کتێبی بنەما سەرەکیەکانی ئەرشیفی نیشتیمانی باشووری کوردستان، ئەمە هەر بۆ خۆی ناونیشانەکەی هەڵگری چەندین مانایە و ئەرشیفێکی گەورە لە پشت هەرێکە لەمانە. ئەم بیرۆکەیە چۆن بۆ هات؟ لە کەیەوە خەریکی کۆکردنەوەی ئەم هەموو زانیاریەی؟ بەڵێ، سواس بۆ جەنابەت. بیرۆکەی دروستبوونی کتێبی بنەما سەرەکیەکانی ئەرشیفی نیشتیمانی کوردستان بۆ ئەمڕۆ ناگەڕێتەوە، بەڵکو سەردەمێکە کاری لەسەرەکەم یان ماوەیەکی زۆرە پێوەی خەریک بووم بۆ ئەوەی کە بتوانین مؤسسەیەک دروست ببێت لە کوردستانە بە ناوی خانەی پاراستنی بەڵگەنامە و ئەرشیفەکردن. ئەویش چی بکرێتە خۆی هەموو ئەو قەواڵ و سەنەد و بەڵگەنامە و نووسراوانی کە لەلایەن دەستگا حکومی و غەیرە حکومیەکانەوە هەیە لەوێ پارێزراوە بێت تاوەکو توێژەر و لێکۆڵەر بتوانن سوودی لێوە بگرن و لەو کاتانی پێویستیان پێبێت مەسادرەکان بەکاربێنن. زۆر باشە. ئەمە لەوەی کە چەندین قۆناغی مێژووی زۆر گرنگ ئەگەڕێتەوە، چەندین زانیاریشی تایە. ئەوەی کە من تێبینیم کردووە زانیاریەکانی کە لەناو ئەم کتێبە بەردەستن زانیاری زۆر کۆن نین، مێژوویەکی زۆر کۆنیان نییە. بۆچی ئەم کتێبە بە کتێبێکی زۆر گرنگ دائەنرێت کە زانیاریەکان بۆ یەکەمین جارە بڵاوکرێتەوە، یان ئەرشیفی با بڵێن کۆمەڵێک زانیاری زۆر گرنگە کە لە هیچ شوێنێکی تر بڵاو نەبووتەوە؟ نا، شتەکان بڵاو کراونەتەوە. ئێستاکە بە حکمی ئەوەی کە ئێمە وەکو باشووری کوردستان بەشێکین لە عێراق، مێژوی هاوبەشمان هەیە. لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە لە ساڵی 1920 شەوانە کە دەوڵەتی عێراقی بە ڕسمی دامەزرا و یەکەم کابینەی حکوومەت پێکێنراوە، لەو ساتەوە ئێمە وەکو کورد بەشداریمان هەبووە لە ناو کابینەکانە. ئێستا ئەگەر سەرنج بدەیت لە سەردەمی دروستبوونی دەوڵەتی مەلەکیوە، دەوڵەتی پاشایەتیەوە، هەتا سەردەمی دەوڵەتی عێراقی نوێیە کە پێ دەوترێت سەردەمی جمهوری، ئەم ژمارەیەکی بێ ئەندازە کابینەی حکوومەت دروستکراوە لە سەردەمی مەلەکیە، قۆناغی یەکەم و قۆناغی دووەم و قۆناغی سێم. لەم قۆناغانە چەندان کەسایەتیمان هەیە بەشداریان کردووە لە پۆستی سیادیە، بۆ نمونە وەزیر بوون. ئەم وەزارەتانیان بەدەستەوە بووە، دۆسەی وەزارەتەکان لە لای ئەمان بوون، وەکو تاکێکی کورد. بەڵام ئەوەی بەلای ئێمە گرنگە ئەوەیە کە دەوڵەتی عێراقی دروست کراوە تەنها بۆ عەرەب دروست نەکراوە، بۆ کوردیش دروست کراوە، کوردیش هاوبەش بۆ لە ناویانە. کەواتە لە ڕووی نووسراوە هەردووکمان یەک مێژوومان هەیە، هەتا ساڵی 1991 تا ڕاپەڕین. ئەم قۆناغا عێراق هەوڵی خۆی داوە لە ڕێگەی دارالوەثایقی عێراقی ئەوانەیە توانیوانە قاعیدێکی ئەساسی دروست بکەن بۆ تەصنیفی وەثایقەکانی خۆیان. من سوودم لەو قانونە قاعیدە ئەساسیە وەرگرتووە، لەبەر ئێمە شاوبەشین لەگەڵانە هەموو مەرحەلەکانیمان بڕیوە. ئەوان پێش ساڵی 1990 تا 91مان هێناوە بەیەکەوە، بەس لە 92 ئەوانەیە ئەوان هەر بەردەوام ئەبن هەتا 2010. بەس ئێمە لە 91 گۆڕانکاریەک خاڵی وەرچەخان لە کوردستانە دروست ئەبێ کە ئەویش بریتە لە ڕاپەڕین. دوای ئەوە کۆڕەوەکەمان هەیە، دوای ئەوە حکمی بەرەی کوردستانیمان هەیە. پاشان لە ساڵی 1992 یەکەم تەشکیلی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت بە سەرۆکاتی بەڕێز دکتۆر فواد معسووم. ئالێرەوە کە کابینەکان دروست دەکرێت ئیتر حکومڕانی کوردی دەست پێ دەکات. ئەوەی بەلامەوە گرنگە ئالێرا چۆن بتوانێت ئەرشیفی وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم کابینەوە بپارێزین. یەکەم کابینە لە چەند وەزارەت پێکاتوە، ئەم وەزارەتانە لە چەند بەڕێوەبەراتی پێکاتوە، ئەم بەڕێوەبەراتیانە چەند فەرمانگان هەیە، ئەم فەرمانگانە چەند دامەزراوان هەیە. ئەمە هەموویمان بەڵێ بەردەستیش نەبن، ئێمە کۆدینەکانیمان بۆ ئامادە کردووە. ئەمە زۆر گرنگە. خاڵێکی ترکە هەیە، عێراق هاتووە قۆناغەکانی دابەشکردنی حکومڕانی خۆی کردووە بە 5 قۆناغەوە. قۆناغی سەردەمی پاشە هێنا دەوڵەتی عوسمانیە، دوایەوە ئینتیدابی بەریتانیا، ئەمجا قۆناغی مەلەکیە قۆناغی سێمە. مەلەکی ژەکرێ بە 3 بەشەوە، یەکەم و دووەم و سێم.
قۆناغی چوارم بریتە لە قۆناغی دروستبوونی جمهوریەت یەکەم جمهوریەت بە سەرۆکایەتی عەبدولکەریم قاسمە ئەمش ئەکرێت بە 3 مەرحەلەوە جمهوریەتی یەکەم کە عەبدولکەریم قاسمە 2 مەرحەلەی تر بەدوای هێنا عەبدولسەلام و عەبدولڕەحمانە دوای ئەوە جمهوریەتی دووەمیەتە پێشەوانە کە حکمی ئەلبەکرە ئەحمە حەسەن بەکر لە 1969 تا 79 دوای ئەوە سەدام حوسێنیەت لە 79ەوە هەتاوەکو 2003 ئەمانە هەمی بە قۆناغ کراوەتەوە ئەمجا لێرە چیان کردووە چەند وەزارەت پێکاتوە کابینەی وەزارەتەکان لە چەند وەزیر پێکاتوە لە چەند حەقیبەی وەزارەت پێکاتوە هەر وەزارەتێ لە چەند موەسسە پێکاتوە هەمووی دابەشکراوە بۆ ئەوەی تۆکە بەڵگەنامەیەکە بوو لەسەر هەرێکێ لەم وەزارەتانە لەسەر هەرێکە لەم فەرمانگانە کاتێک کە ئەتێ پۆڵێنی بەڵگەنامەکە بکەی بخێتە ئەو جێگەی کە مەبەست زۆر باشە بۆ کوردستانی ژێمان هەمان شتوان کردو ئەو پۆڵێنانی کە با بڵێن کابینەکانی حکوومەتی عێراقی کردوێتی لەگەڵ کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ جیاوازی ئەو وردەکاری کە لە لای ئەوان بەردەستە هەمان وردەکان بەڵێ زین چۆنە ئێستا جاری وا بۆ وەزارەتێک لە بڵین 20 موەسسە پێکاتەوە 30 موەسسە پێکاتەوە بەڵام وەزارەتی وامانەیە لە 50 موەسسە پێکاتەوە کەواتە ئیستیحداسی دەرەجات کراوە ئیستیحداسی فەرمانگەی نوێ کراوە لەگەڵ بەرەو پێشچوونی عێراقا ژماری وەزارەتەکان فراوان بووە پانتایەکی زۆرتری داگیر کردووە موەسساتی زیاتر دروست بووە بەڵام خۆشبەختانە ئەوەیە هەر موەسسەیە لەدایک بوو بێت کۆدی خۆی وەرگرتووە زۆر باشە بۆ دەستکەوتنی زانیاریەکان کە تۆ ماوەی چەند ساڵێکە خەریکی کۆکردنەوەی زانیاریەکانی ئەو سەرچاوانەی کە زۆر سوودت لێبینیوە یان هەبووە لە با بڵێن لە قۆناغێکە هیچ زانیاریەک بەردەست نەبوو بێ یاخود زانیاریەکان تەواو نەبوو بێ بەڵێ خۆی ئێستا کۆمەڵێک سەرچاوی ڕسمی هەیە کۆمەڵێ سەرچاوی بڵاوکراوە هەیە بۆ نمونە تاریخی وەزاراتی عەبدوڕەزاق حەسەنیمان هەیە وەزاراتی عێراقیمان هەیە ساڵنامەمان هەیە ئەو کتێبانەی کە لەسەر حکوومەت بۆ خۆی دەرچووە ساڵنامەکانی خۆی بڵاو کردوێتەوەنە پرۆتۆکۆڵەکان هەموو ئەمانە مەصدەری ڕسمی بووە پەیجەکان مەصدەری ڕئیسی معلومات و کۆکردنەوە بوون بەڵام بەداخەوە شتێک هەیە لە کوردستانە یعنی ئەوەنە علااقاتی شخصی دەورە بینێ لە کۆکردنەوەی زانیاریە ئەوەنە علااقاتی فەرمی دەور نبینێ لە کۆکردنەوەی زانیاریە نین تۆ سەرنج بدە من جاری وا بۆ پێویستم بەوە بۆ مفرداتی وەزارەتێک وەرگرم دەیان تەکلیفم لە خەڵک کردووە دەرگا نەماوە لێنێم بۆ ئەوەی کە هەیکەلی تەنزیمی وەزارەتەکە و مفرداتەکەی دەستکەوە کە چی دەسم نەکەوتەوە بەڵام دەبینی لە شوێنێکی ترە بە ئاسانی هاتوۆتە پەرچاوم یا هاتوۆتە پێشچاوم ڕەنجی زۆرم لەگەڵ ئەمانەدا داوە یعنی کەم فەرمانگە هەبووە من یەخەم پێ نەگرتوێ کەم وەزارەت هەیە کە بەدواداچوونم بۆ نەکردبێ کەم جێگە هەیە من لە دەرگاکەیم نایبێت و بۆ ئەوەی هەیکەلی تەنزیمی هەموو وەزارەتەکانم دەست کەوتوانم ئیشی لەسەر بکەم بەڵام خۆشبەختانە هەر نوع کابینەکەی حکوومەتی هەرێم کردووە لە کابینەی یەکەمەوە هەتاوەکو کابینەی ئێستای نوێم کابینەی نوێم تعمیم کردووە بەسەر هەموو کابینەکانی ترا لەبەرەوەی تازەترین کابینێ زۆرترین موەسساتی تێدایە هەمیانم داڕشتووە بەپێی هەیکەلی تەنزیمیەکەی ئەنجا هەموو کابینەیەک لە کابینەکانە کە کۆدی تایبەتیم داناوە مفرداتی کۆدینەکانم لە یەکەوە وەرگرتو حتا دواژماری خۆی ئێستا بۆ نمونە من پێت بڵم وەزارەتی تەندروستی 833 موەسسەی هەیە 833 فەرمانگەی هەیە وەزارەتی خوێندنی باڵا 124 ئەوەی هەیە بڵێن موەسساتی هەیە زیاتریشی هەیە بەسەوەی کە من دەستم کەوتووە هەرچیم دەستکەوتو بووە کۆدینم کردووە زۆر باشە ئەم زانیاریانەی کە لەناو ئەم کتێبەی بەڕێستا بوونی هەیە پێشتر لە هیچ کتێبێکی تر و لە هیچ سەرچاوێکی تر ئاماژەی پێ نەکراوە و هۆکارەکەشی چییە؟ ئەزانین چیە خۆی هەوڵێکی زۆر مەزندرا لەلایەن ڕەوانشاد مامۆستا مەحموود مەلاعیزەتەوە ساڵی 1970 کە هاتەوە بۆ کوردستان تەکلیفی لە سەرکردایەتی سیاسی کوردستان ئیداری سلێمانی کرد کە مەڵبەندێک دروست کرێ یا موەسسەیەک دروست کرێ بە ناوی خانەی ئەرشیفی کوردستانەوە ناویان نائەنەکە یعنی ئەرشیفی نەتەوەی کوردی بوو ئەمە لە دوو جێگە کاری لەسەرکرا لە وەزارەتی ڕۆشنبیریش و لە زانکۆی سلێمانیش خۆشبەختانە و کاتێمەکە لە زانکۆی سلێمانی بووین کارمان لەسەر ئەمە کرد بەڵام کارەکە ماوەیەکی زۆری نەخایەن چەند مایەکی خایەن بۆچی چکە یەکەم با بڵێن میکانیزمی ئیشکردنەکە بەباشی نەدەڕێ بەڕێگەوە سەرچاوی زانستیمان لە بەردەسان نەبوو بۆ پۆلێنی بەڵگەنامەکان ئەزمونێکی چاکمان نەبوو لەسەر ئەوەی کە بتوانین ئەم قاواڵە و سەنەد و ئەمانەیەتە بەردەستمان چۆن بتوانین شرۆفەیکەین چۆن تەوسیفیکەین چۆن وەسفی بابەتەکان وەرگرین چۆن معلوماتەکانی لێ دەربێنین کامە زۆر گرنگە کامە زۆر گرنگ نییە زمانی نووسراوەکان لێک جابکەینەوە لوغزەکان سڕەکان مهمەکان ئەمانە هەمووی بەجیا جاکەینەوانێ ئەمانە وای لێ هاتە بوو
هێزی زانستکاریش نەبوو تا بتوانی دەورێکی باش ببینی تا هینەکەت لا دروست ببێ خەلفەتێکی سەقافی و علمی لەلا دروست ببێ بتوانی بەرجەستەیکەی ئەمانە هەمووی ببووە عرقەلە بۆمان زایدەن تەندروستی خۆمان لەسەر و هەموو شتێکەوە چکە و قاڵۆ بەڵگەنامانە هی ساڵی هەشتاکان و نەوەتەکان بوون کۆ کورابوونەوانێ و زۆربەی زۆریان تووشی نەخۆشی ببوون کاتێکە بەرد پێستمان دەکەوت هەمومان تووشی هەستەوەریکی تون دەبووین لەبەرەوە وازمان لێنە ئەو کاتە بیری لێکرایەوە لە سلێمانیا بەڵام ئیتر لە دوای ئەوە لە دوای یەکگرتنەوەی حکوومەتی هەرێمەوانەیە لە دوای کابینەی پێنجەوە بەڕەسمی ئەم مؤسسەیە بکرایەتەوە حکوومەت بیری لەوە بکردایەتەوانە کە مرکزێکی ئەرشیفی هەبێت تایە هەموو ئەو نووسراوانەی کە حکوومەت دەری دەکات کۆپیەکی لەو شوێنە هەبێت و بتوانێت خەڵک ئیستیفادەی لێکە من یەکشت پێ بڵم قەت لە بیرشت نەچێتەوانەیە ئەوژەوەیە هەرچی شت هەیە لە دنیادا بەهای هەبێت هیچ شتێک بەقەدەر کاغەز بەهای نییە چونکە تاکە مەتیریاڵێکە لە دنیادا گۆڕانکاری لە مرۆڤایەتیە کردووە ینی تۆ وەرە کاغەز و قەڵم لە مرۆڤایەتی بسەنەرەوە بزانێت چی پێمێنێت لەعین لەبەرەوە سەنەت یان ئەو نووسراوانی کە ئێستا لەبەردە دەستیتوان سەلمێنترین بەڵگەنامەیە لە دنیادا دەسەلمێنێ ئەو نووسراوانی کە تایەتی مێژوی خۆی دووبارە ئاکاتەوە هەر یعنی قاوەڵەیەکە ڕۆژانە مێژوی خۆی دووبارە ئاکاتەوە کاغەز خاڵی وەرچەرخانی ئینسانە هیچ کاتێکیش مرۆڤ بەبێ کاغەز نەیتوانیەوە ژیانی خۆی بگوزارێنێت زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان بۆ هیوایم لە کاتی بڵاوکردنەوەی پەرتوکەکەت بتوانین گفتوگویەکی تایبەتی وڵایتر من داوا لە هەموو ئەو کەسانەکەم کە زانیاریان هەیە لەسەر ئەرشیفەکردن هاوکاری بکەن ئەوە من ممنونیانم چکەم بەتەنیا ئەرشیفی کاغەزم نەکردووە ئەرشیفی وێنەیە ئەرشیفی دەنگ ئەرشیفی پولە پارەیە مۆرە لافیتەیە زایدەن ئەوە نەخشەیە ئەمانە هەمووی ئەرشیفەکرێن هەمویان کۆدینی خوانیان بەهیوای سەرکەوتن زۆر بەڕێز مامۆستا جەزا ئەحمەد شارەزا لە بواری کتێبخانە و ئەرشیف جارێکی تر سوپاس دەکەم